چ زوو هاتیەوە خۆزگە زووتر بە هاتمایە تۆم لە کەنعان ڕزگار دەکرد. کێوتوێتی وەرە ڕزگارم بکە ئیتر درۆ مەکە دەزانم ئەوت خۆش ناوێ. ڕاستە کاتی خۆی خۆشم نەدەویست بەڵام زۆر هەوڵی داڕانیست تۆ نەمای منت لە گازینۆ دەرکرد منت جێهێشت بەڵام کەنعان هیچ کات منی جێنەهێشت چەندین ساڵ هەر بە دوای منەوە بوو. لەگەڵ کەنعان هەمیشە ئاوا بووە. ئەم جارە جیاوازە کەنعان زۆر گەورە بووە ئەم جارە هیچ دەستی هەڵ نەگرت ڕەتم کردەوە دەرم کرد ڕام کرد وازی نەهێنا تا وای لێکردم ناچارم خۆشم بووە. نا باوەڕ ناکەم. ئەرە دەسێرێکی من بکە جلی بووکێنی جارێ مەڕۆ هیچ نەبێ یەکجار لە باوەشم بگرە بۆ دوجار لە باوەشم بگرە اینجا بڕۆ اینجا بڕۆ مەڕۆ. دەی چاوم بەردا هۆ ئەرێ هاتینە بۆ کوێ کەمێ سەبر بکە دەی ئەوە بڕۆ دەی ئێستا ئەمە چییە؟ بەدڵتە؟ ئێرە کۆڵانێکی زۆر کۆنە هێندە خوانویان ڕووخاندووە دروستیان کردوێتەوە بۆ ئێرە جارێت چاڵە تازە ماڵەکانیان دەگوازنەوە تازە لێرە دەست بە ژیان دەکەن. دەگوازێتەوە ئێرە؟ تۆ دەگوازیتەوە. من ماڵێکم هەیە تا بیگوازمەوە؟ لەوانەیە هەردووکمان لێرە دەژین. ئەرە بەس نییە کەنعان چەند جار هەمان قسە بکەینەوە. تۆ یەکجار گوێ بگرە تەنها یەکجار گوێ بگرە. تۆ گوێ لە من بگرە سیرکە ئێمە یەکترمان تووڕە کرد زوێر بووین دواتر تۆ هاتی چەندین ساڵ هەوڵتدا ئاش بووینەوە بووینەوە هاوڕێ نەک خۆشەویست ئیتر تۆ بە تەمای چی کەنعان بایتر هەر یەکە سەری پێشخۆی بکە. پێشێکی سەلمە
پێشی چی؟ گەر تۆ نەبی من ژیانێکم لە پێش نییە. من تۆم. وەک هاوڕێ منت خۆش دەوێ، وەک ئەوەی لەسەری ڕێکەوتوین. من ئەوە تۆم خۆش دەوێ، تەنها وەک هاوڕێ زانیت؟ بەڕاستی کەنعان. هیچ ئومێدێک نییە کەنعان. ئیتر درێژێ مەدێ. ڕووی خۆت گرژ مەکە. سیرکە. بەڕای من ئێرە زۆر خۆشە. بەڕاستی مە. تۆ وەرە بۆ ئێرە؟ منیش جارجار دێمە سەردانت. بەڵێم بێ. لە ڕاخستنیش یارمەتیت دەدەم. پەردەیەکی نازدار لێرە هەڵدەواسین. مێزێکی گەورە جوان ڕێک لێرە دایدەنین. خواردنیشت بۆ دروست دەکەم کەنعان. چی بوو؟ چیت کرد؟ دەرگام کلیلدا. کەوایە چۆن دەرچین؟ کەنعان؟ من ناتوانم ببمە هاوڕێت. ناتوانم. دەرگام لەسەر کلیل دەدەیت تا تۆم خۆش بوێ؟ وا بیر دەکەیتەوە؟ ئەوەندە بێ ئومێد بووی کەنعان؟ نامەقوڵی دەکەی. ئێستا بۆچی دەگری؟ کە یەکەم ڕۆژ تۆم بینی وتم من ئەو ژنە دەیێنم. من هەمیشە خۆشم ویستی. زۆر خۆشم دەوێت سەلمە. بەڕادەی ئەنجامدانی هەموو کارێک. چی دەکەی؟ ئەوە چی دەکەی کەنعان؟ ئەوە شێر بوو جلەکانت لەبەرکە. بۆستە یەک دەقە. با قسە بکەین. گوێت لێ دەگرم. قسە بکە. کەنعان. شتێک نەماوە بۆ گوێگرتن. ئەی نەدوت مەحاڵە؟ ئەمە تاکە ڕێگامە. نابێ. کەنعان. کەنعان. بمبورە. پەیمان بێ منەت خۆش دەوێت. کەنعان هاوار دەکەم. فریاد بکەوێن. یارمەتیم بدەن. فریاد بکەوێن. کەسی لێ نییە. کەس نییە گوێی لێت بێت. ئەمە مەکە کەنعان. وا مەکە لێ تەپاڕێمەوە. مەکە. لێ دەپاڕێمەوە. بمبورە. لێ دەپاڕێمەوە. بمبورە توخوا. نەخێر. 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 لاچە دەستم لێ مەدا. دەستم لێ مەدا. تەواو من ئەوەندەم بەسە کۆتایی هات. شێرەکەی من خاڵۆ.
ئازاد نەبدوو لێ لەجێ خۆت نەکەی لێرە دەرچی نەکەی بادە تەپۆ تەپۆیەکە چیا بەردەوە تەپۆ علی هات علی ئازاد تۆ باشی سەلامەتی تاو کچم تاو ڕۆشتن تاکە من دوایان دەکەم ڕۆشتەوە تەواو کۆتایی پیان هەستەوە شاوەش وە بدەی بۆ دەرێ لێرەوە کا لێرەوە بچوو بۆ دەرێ زوو بندەی ئازە نەکەن زوو کەندەی زوو تەواو ڕۆشتەوە هیچ شتێک نییە کچم ڕۆشتن تێپەڕی لێرەوە دەی یێواز ڕۆشت تێپەڕی خاڵ و سەلامەتی باش ئازاد سەلما علی بەداخەوە لێم گەڕێ دایکە بۆستا ئازاد دایکە سەلما هەمیشە تۆم خۆش ویستوە لە هەموو شتێکی ئەم دنیاە زیاتر بەڵام من هەرگیز بە تۆ نەگەیشتم یەکەم جار لەبەر کەنعان دواتر لەبەر خێزانەکەم لەبەر زیندان لەبەر شەڕ تۆ هەمیشە چاوەڕێی منت کرد بەڵام من یەک ڕۆژیش تەنانەت یەک ڕۆژیش نەمتوانی بە تێر و تەسەلیم پڕ بە دڵم تۆ لە باوەش بگرم بمبورم منەوە تازە پڕ بە دڵمەوە لە باوەشت دەگرم خۆشەویست دەکەم